مامۆستا شوان بەڕێوەبەری پێشووی و بەڕێوەبەری ئێستاش دەنگی کۆمەڵی ئیسلامی رادیۆ سۆران لە سوودانەوە کە بەهۆی درێژەدان بە خوێندن لە وڵاتەیە ئینشاءالله خوای گەورە موفەق و سەرکەوتوی دەکات ئەو بەڕێزەمان لەگەڵدایە مامۆستا دکتۆر شوان. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. الله يخلي جورتان لبتراني برزو خوشويست ممكاتو وهمكاتكتان فرخير وخوشي بيتن. مامۆستا بەڕێز دەتوانین لەسەر ڕۆژی دامەزراندنی دەنگی کۆمەڵ رادیۆ سۆران پەیامی خۆت بگەێنیت؟ بەڵێ زۆر سپاسانەکەم بۆ ڕەستاندنی ئەو دەرفەتە زۆر خۆشحاڵ بووم کەوا ئەمڕۆ لە یادی حەفتەمین ساڵ ڕۆژی دامەزراندنی دەنگی کۆمەڵ رادیۆ سۆران خۆم بە خۆشحاڵ ئەزانم بەڕاستی کەوا بەو بۆنێەوە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کە لای هەمومان ئاشکرایە لە ڕێکەوتی هەشتی چواری 2005 حەفت ساڵ بەر لە ئێستا دەنگی کۆمەڵی ئیسلامی رادیۆی سۆران بە هاوکاری خەمخۆر و چەند کەسێکی خەمخۆری ڕابوونی ئیسلامی و بە پاڵپشتی مەکتەبی ڕاگەیاندن ئەم رادیۆیە لەو دەڤەرە داگیرسا بڵین دامەزرا و هەمومان دەزانین کە بەڕاستی ئەو دەڤەری سۆران لەو کات و ساتەدا دەڤەرێک بوو کە زۆر پێویستی بەوەها رادیۆیەک هەبوو بەوەها ڕاگەیاندنێکی ئیسلامی هەبوو و سپاس بەخوا ئەو رادیۆیە لەو کات و ساتەدا و تا ئەمڕۆ لەگەڵ بێتن یعنی کەوا حەفت ساڵ بەسەریدا تێپەڕێتن توانی ڕۆڵێکی بەرچاو لەو دەڤەرە ببینێتن و توانی کەوا بەردێک بخاتە سەر بڵین بناغەی معریفە و زانست بۆ ئیسلام خوازانی ئەو دەڤەرە. سپاس بۆ خوای گەورە بەڕاستی ئەم رادیۆیە وەکو دەڵێن بە ماندووبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە من لێرەوە بەو بۆنێەوە دەستخۆشی و ماندوو نەبوون لە کارمەندە خۆنەویست و هەروەها دڵسۆزەکانی ئەو رادیۆیە دەکەم پیرۆزبایی خۆم لە یەکەیەکەی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم و هەروەها لە بیچەرە بەڕێزەکان و دڵسۆزەکانی ئەم رادیۆیە دەکەم. بەڕاستی خۆزگەم دەخواست کەوا لەو ساڵیادەدا کەوا لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستدا بامە لە نزیکەوە و بەڵام قەدەری تر لێرەوە خۆم بە خۆشحاڵە زانم کەوا گەر بە دەنجیش بیتن لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بم. بەڕاستی ئەوەی دی خۆشحاڵیە ئەمڕۆ وەکو برایان پێیان ڕاگەیاندم کەوا هەر ئەمڕۆش رادیۆی دەنگی رادیۆی سۆران بۆ فەرموودە دەست بە بەخشی خۆیە کاتن من لێرەوە بۆ بۆنێشەوە پیرۆزبایی لە مسلمانانی ئەو دەڤەرە دەکەم و دەستخۆشی لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم و هەر ئەو رادیۆیە بەڕاستی کە ئەوەی مای خۆشحاڵیە زیاتر بۆ ئێمە بە تایبەتی کە ئێمە لێرە لە دەرەوە هەستی پێ دەکەین بەڕاستی ئەو رادیۆیە نیعمەتێکی خوای گەورە بوو یعنی ئینسان تاکو دوور نەکەوێتەوە حەز بە خۆشی و بە خۆشەکانی ئەو رادیۆیە ناکاتن. ئێمە یەکێک لە نیعمەتەکانی ئەو رادیۆیە ئەوەیەکەوە ئەم رادیۆیە لەسەر بڵێن ئەنتەرنێت بەخشی خۆیەکاتن. ئێمە لێرە ئێستا لە دوورە وڵاتەوە گوێبیستی ئەبین زۆر پێ خۆشحاڵن ئاگامە لە هەواڵ و دەنگ و باسەکانی دەڤەرەکەی خۆمانە زۆر دڵمان پێگەشێتەوە ڕاستی. بۆیە دووبارە لێرە من دەستخۆشی لێەوەی بەڕێز و خۆشەویست دەکەم و پیرۆزبایی خۆمان ڕاستیەوەی بەڕێز و هەروەها بسەرانی بەڕێز و خۆشەویست دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. خوای گەورە ئینشاءڵڵا ئەم ماندووبوونەتان هەمووی بۆ پاداش بۆ بنووسێتن و پاداشتی زۆرتان داتەوە لە ڕۆژی قیامەت و هەروەها هیوادارم لەم ساڵ ڕۆژەدا و لە ساڵانی ئایندەدا بەو بۆنێەوە ئەم رادیۆ زیاتر بەرەو پێشچوونی زیاتر بەخۆیەوە بینیتن بێگومان ئەوەش بە هەوڵ و ماندووبوونی زیاتری هەموو لایەک دەبێت و ئینشاءڵڵا خوای گەورە پشت و پەنابێت و بە هەموو لایەک بتوانین زیاتر ئەم رادیۆیە بەرەو پێش بەرین. دکتۆر شوان وەکو بەڕێوەبەرێک با بڵێن ئەوەندەی کە لەگەڵ کارمەندان با بڵێن لەگەڵ بەرنامەکان شتێکی خۆش بەسەر هاتێک جا چ ئەوەی لەگەڵ کارمەندان ڕوویدا بێت چ ئەوەی لە کاتی پێشکەشکردنی بەرنامە یاخود لەگەڵ تەنانەت لەگەڵ بیسەرانیش بەسەر هاتێکی خۆش شتێک ئەگەر بەبیرت ما بێت بە بۆنەی ساڵڕۆژی دامەزراندن باسی بکەین. بێگومان بەسەرهات و ڕوودا و گەلێک زۆرن و بەسەرهات و ڕووداوی خۆش ڕوویدایە بەڵام ینی بێگومان ئینسان لەسەر زین نییە لەو کات ساتەدا لە هەندێک شت بەڵام ئەو ڕووداوانەی کە بڵین زیاتر تێپەڕی کردن بێگومان ڕووداوی خۆش و ناخۆش زۆر بەسەر لەو قۆناغەدا بەسەر ئێمە تێپەڕی
بە تایبەتی کات و ساتێک بوو جەنابتان ئاگادارم کەوا ئەم ڕادیۆیە یعنی لە بینایەتێک پەخشی خۆی ئەکرد کاتی خۆی ئاگادارم کەوا پەخشەکانمان هەر هەمووی نایلۆنی بەسەردادرا بوو دڵۆپەی ئاو بەخۆڕ بەسەر کەلوپەلەکاندا دەهاتە خوا لە ستۆدیۆیەک بوون بارانمان بەسەردا دەباری و بەڵام ئەم ڕادیۆیە کەچی ئەگەر زۆر جار دەمانگوت ئەمانگوت ئەگەر کەسێک بێت و بیبینێتن بەو شێوەیە لە ناوەوە چۆنە یعنی بەڕاستی زۆر پێی سەیرە بێت لە دەرەوە شتێک زۆر گەورە بوو ماشەڵڵا بڵێن ناوەڕۆکێکی بەقووەت بەڵام لە ڕووی مادیەوە دەردی زۆر لاواز بوو یعنی ئەوەندە جێیەکانمان بێت سەروبەر بوو باوەڕ بکە فترەیەکی زۆر بوو یعنی کاتێککە ئەو بینایەتە خوای گەورە دەرگای خێری لێکردینەوە دواتر ئەو بوو ماوەیەکی زۆر رادیۆمان نەقل کرد فترەیەکی زۆر شوێنێک بوو کاتی خۆی حەمان بوو کردبوومانە ستۆدیۆ ئیتر ڕەبووداوی بڵێن بەڵام بەم هەموو بێ ئیمکاناتی ئەوانە سپاس بۆ خوای گەورە ڕادیۆ توانی بەردەوام بیتن بە هەوڵ و ماندوونەبوونی ئەو برایانە ئێوەی بەڕێزکەوە توانیتان ڕادیۆ ئەمڕۆ بگەنە ئەم قۆناغە ئیتر بڵێم چی ماوەستا یعنی بەڕاستی ڕوودا و خۆش و ناخۆش وەکو دەڵێم زۆرن بەڵام بەڕاستی زیاتر خۆشیەکانی زیاتر بووینە ئینسان لەبەر ئەوەی ئەو برانە هەر هەمویان بە دڵسۆزی ئیشیانەکرد ئینسان هەستی بە ماندووبوون نەهەکرد یعنی پێم وابیتن لەگەڵ ئەوەی کە ماندوو بووین بەڵام ئینسان هەستی بە وجدانێکی ئاسوودە ئەکرد زیاتر دڵمان ئاسوودە بوو دڵمان گەشت بوو دڵمان خۆش بوو بە ئیشەکانەوە ئیتر ئیشێکیش بۆ خوالێتن ما كان لله ينمو وينتصر وما كان لغير الله ينقطع وينفصل کارێک بۆ خوالێتن ئینسان دڵی پێ خۆشەویت و بەردەوامیشی ئەبێت انشاءالله لەخوای گەورە داواکارینەوە زیاتر بەردەوامی بە هەموو لایەک ببەخشێت و خوای گەورە پاداشتیەوەی بەڕێزیش بداتەوە. دکتۆر ژوان دوا پێیامەت لە ساڵ ڕۆژی دامەزراندنی دەنگی کۆمەڵ رادیۆ سۆران. وەڵامی هیوادارم انشاءالله ساڵانی ئایندە و لە ماوەی داهاتوودا زیاتر ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێستاکە ئێمە زیاتر بتوانن پەرەبە و پەیامە بدەن و زیاتر بەرەو پێشی بن لە هەموو ڕۆژانەوە بێگومان هیچ کارێکیش بێت کەم و کوڕی نابێتن ئەم رادیۆش بەقەدەر خۆی کەم و کوڕی هەیە بەڵام بتوانین ئەو کەم و کوڕیانە پڕ بکرێنەوە و هیوادارم بیسەرانی بەڕێز و خۆشەویستیش ئەوانیش هاوکار بن و هاوکاری ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەن دووبارە دەستخۆشیتان لێ ئەکەم هیوادارم خوای گەورە سەرکەوت و سەرفرازتان بکاتن. دەست و پەنجەت خۆشبی دکتۆر شوانی بەڕێز زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کەوا ئامادە بووی لەسەر ڕۆژی دامەزراندنی دەنگی کۆمەڵ رادیۆ سۆران چەند وتەیەک پێشکەش بکەیت. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش خوای گەورە یار و یاوەری هەموو لایەکمان بێتن ئینشاءالله. لەگەڵ بێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دکتۆر شوان کە لە سۆدان ڕاستەوخۆ لەگەڵمان بوو